یەکێک لە سەرکەوتنەکانی حکوومەتی هەریم لە ئەنجامدانی ڕەفراندومدا ئەوە بوو کە خەڵکێکی زۆر تێیدا بەشداری کرد. ئەو ڕێفراندۆمە ڕێخستن و کۆکردنەوەی خەڵک بە شێوەیەکی بەرفراوان بوو، بە تایبەتی بۆ سەرۆکی هەرێم مەسعود بارزانی کە قوڵایی و بەهێزی لایەنی نەتەوەی کورد پێشان بدات و کارتێکردنێکی بەهێزی لەسەر جەماوەری خۆجێیی هەبوو و ڕێگایەکیش بوو بۆ ئەوەی خەڵک یەکگرتوو بکات. ویلایەتە یەکگرتووەکان لەگەڵ بەڕێوەچوونی ڕێفراندۆم لەو کاتەدا نەبووە و تەنانەت وڵاتانی هەرێمیش لە دژی ڕێفراندۆمەکە بوون. مەسەلەکە نەتەنیا ئەوەیە کە لە نێوخۆ و وڵاتانی دراوسێت چ هەڵوێستێک لە مەودوان نیشان دەدەن، بەڵکو ئەوەش گرنگە کە ئێستا ماوەتەوە سەر حکوومەتی هەریم بۆ نێوخۆ چاڵوەستێک دەگرێتە بەر. تا چ ڕادەیەک ئێستا حکوومەتی هەرێم لایەنی خزمەتگوزاری موچە و سەخامگیری بۆ هەموو ئەو لایەنانە دابین دەکات کە ئیدعا دەکات لە نێو کوردستانی سربەخۆدا دەژین، جا کوردستانی سربەخۆ چ ببێت و چ نەبێت. ئێستا کە لە ڕادەی جیهانیدا بەگشتی پشتیوانی لە سربەخۆی کوردستان ناکرێت، کەوا بۆ حکوومەتی هەریم پێویستە لەم بارەیەوە چه هەنگاوێک بنێ بۆ ئەوەی کە سربەخۆی کوردستان بە فەرمی بناسرێت. یەکەم کار کە هەولێر سەبارەت بە دیاریکردن و پەسەندکردنی سنوور دەبێت ئەنجامی بدات ئەوەیە لەگەڵ بەغدا و توێژ بکات. بێجگە لەو کارە هیچ جێگرەوەیەکی تر نییە. بە فەرمیناسینی سربەخۆیی هیچ مانایەکی نابێت مەگەر ئەوەی سنووری دیاریکرا و پەسەندکراوت هەبێت. دەیڤید پاڵا کە تازە لە سەردانی هەریم ڕاگەڕاوەتەوە دەڵێت کاربەدەستانی هەریم گوتویانە بابەتی زۆر وەک نەوت و سنوورەکان هەن کە لەگەڵ بەغدا باسییان بکەن. ئەوان بە ئاشکار ڕایان نەگەیاندووە، بەڵام گەلێک کاربەدەستی باڵای هەرێم خۆبەخۆ و تویانە کە ئەوان دەخوازن لەسەر ئەو مەسالانە بسازێن، تەنانەت سروشت و جۆری سربەخۆیی ڕادەی سربەخۆی جێگای و توێژە مادامێک بەغدا ئامادە بێت، هەروەها کۆنفیدراسیۆن شتێک نییە کە وەلای بنین. وێ دەچێت ئێران و تورکیا لە کوردخایاندا گوشاری زیاتر بخەنە سەر هەریم، ئەوەش خۆی ئاماژەیەکی باش نییە. لە ڕاستیدا ئەوەی ئێستا پێویستە ئەنجامی بدەین کەمکردنەوەی ترس و تووڕەیی کوردە، کەمکردنەوەی ترس و تووڕەی تورکیا و کەمکردنەوەی ترس و تووڕەی عێراق و ڕێگا بە تورکیا و عێراق بدەین کە هەنگاوێکی نەمڕیانە بگرنە بەر. کاتی ئەوەیە کە بەکردەوە هەنگاو بنین و یارمەتی بە کورد و عێراق بکەین کە وتوێژ دابمەزرێنن. بۆیە ئەو شارەزایەت جەخت دەکاتەوە کە لە باتی مەیداندان بە رووسیا و ئێران وا باشترە ویلایەتە یەکگرتووەکان و نەتەوە یەکگرتووەکان بێنە گۆڕەپانەوە.